سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک فێرخوازانی زمانی ئەڵمانی بە زمانی شیرینی کوردی. خۆشحاڵم کە دووبارە توانیم لەم ڤیدیۆدا بابەتێکی ترتان بۆ دابنێم. سەرەتا پێشەوەی دەست بە بابەتەکە بکەم ئەمەوێ ئاماژە بە چەند شتێک بکەم. چۆنەتی دانانی بابەتەکان و ئەم بیرۆکەیە کە بابەتی زمانی ئەڵمانی بە ڤیدیۆدا بنێم ساڵانێکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک بابەتی زۆرم بە زمانی ئەڵمانی و زمانی شیرینی کوردی بڵاو کردوێتەوە. ئەلبەتە زۆرێک لەو خۆشەویستانەی خولیای فێربوونی زمانی ئەڵمانین داوایان کردبوو کە بابەتەکانیان بە شێوەی ڤیدیۆ بۆ بڵاو بکەمەوە، بۆیە بە پێویستم زانی بابەتەکان بکەم بە ڤیدیۆ. و شتێکی کە پێویست هەمومان بیزانین بە پێی ئەزموونەی ساڵانێکە بابەتی زۆری زمانی ئەڵمانی بە کوردی بڵاو ئەەکەمەوە. هەندێک جار بابەتمان بە زمانی کوردی داناوە و وەرگێڕانەکەی بە کوردی بە زمانێکی کوردی کە هەموو کوردێک کە بە زمانی شیرینی کوردی قسە ئەکات لێی تێبگات. بەڵام خەڵکە بووە سەرنج و کۆمنتیان هەبووە یان ڕخنەی ئەویان هەبووە کە بە زمانی کوردی ستاندارد بنووسرێت یان هەر شتێک لەو بابەتە. هەمومان نەزانین زمانێکی یەکگرتووی کوردی ستانداردمان نییە و لە زۆر ناوچەش وشە و دەستەواژەی بەکارهێنان شوێنێک بۆ شوێنێکی کە ئەگۆڕێ. بەڵام بابەتەکان من بە شێوەیەک دامناوە هەموو کوردێک لێی تێبگا بەو پێیی کە لە زمانی کوردیدا بە پێی بەرکەوتە و داگیرکاری و هەتا دوایی وشەی زۆری بێگانە لە ناو زمانی کوردیدا هەیە، لەوانە وشەی فارسی و عەرەبی و تا ئەندازێکی کەم پێچێت تورکیش هەبێ، بەڵام زیاتر و بەزەقی وشەی زۆری عەرەبی لە زمانی کوردیدا هەیە. هەندێک جار ئەگەر بتەوێ وشەیەکی زمانی ئەڵمانی 100% وەک کوردی وەرگێڕیتە سەر زمانی کوردی پێم وابێ کارێکی زۆر ئاستەمە. بۆیە منیش هەموو بابەتەکان بە شێوەیەک وەرئەگێڕمە سەر زمانی کوردی کە فێرخوازان بە شێوەیەکی ئاسان لێی تێبگەن. لێرەدا دەستەکەم بە بابەتەکە. تۆ ئەڵمانی بە تۆ ئەڵێن دوو بە مانای تۆ دێت. دوو بە مانای تۆ دێت. تۆ ئێمە کاتێک ئەگەین بە کەسێک و سڵاوی لێ ئەەکەین هەواڵی ئەپرسین، هەواڵی کەسەکە ئەپرسین، پێی بڵێن تۆ چۆنیت یان ئەحواڵت چۆنە. هەر وەک زمانی کوردی پێی ئەڵێن وی گێتس دێ. طبعاً سەرەتای وشەی وی بە زمانی ئینگلیزی دەبلیوە، بەڵام ئەڵمانی بە ئەو وشەیە ئەڵێن وی گێتس دێ تۆ چۆنیت. وی گێتس دێ تۆ چۆنیت. وی گێتس دێ تۆ چۆنیت. یان کەسانێک لە زمانی ئەڵمانیا بە کەسێک ئەڵێت چۆنیت درێژی ناکاتەوە، بە کورتی ئەڵێت وی گێتس بە مانای چۆنیتێت. هەمان شت، هەر هەمان شتە، وی گێتس دێ یان وی گێتس، بەڵام خەڵکانێکەن کورتی ئەکەنەوە و زۆر درێژی ناکەنەوە، هەر ئەڵێن وی گێتس بە مانای تۆ چۆنیت. کەسی بەرامبەر وەڵامی ئەداتە وەڵێ میا گێتس گوت دانکە، من باشم سوپاس. وی گێتس دێ تۆ چۆنیت. وی گێتس دێ وی گێتس چۆنیت. میا گێتس گوت دانکە، من باشم سوپاس. میا گێتس گوت دانکە، من باشم
سوپاس. زی ئەو زیەی لە زمانی ئەڵمانیدا بە شێوەی گەورە گرۆس کەپیتاڵ بە ئینگلیزی پێی ئەڵێن بەڕێستە. دیارە وشەی زی بەرامبەر بە کەسێک بەکارێنین کە نەیناسین یان بۆ کەسانی بەتەمەن یان لە دام و دەستگا فەرمیەکاندا. زی بە مانای بەڕێستان دێت، کەسێک نەیناسین یان لە دام و دەستگا و هەرجەیەکدا لەگەڵ کەسێکی بەرامبەر قسە بکەین دیارە وشەی دوی بۆ بەکار نایێنین، دوو بە مانای تۆ بەڵکو وشەی زی بەکارێنین. زی بە مانای بەڕێستە. زی بەڕێستە. وەک وتمان وشەی W لە ئەڵمانیدا بە V ئەخوێنرێتەوە. Wie geht's Ihnen? Wie geht's Ihnen? Wie geht's Ihnen? بەڕێستان چۆنن. Wie geht's Ihnen? بەڕێستان چۆنن. Mir geht's gut, danke. من باشم سوپاس. Mir geht's gut, danke. من باشم سوپاس. ئەمەی کە باسمان کرد وەکوتمان بۆ کەسێکی بەتەمەن بە ساڵاتچوو بێت یان کەسێک نەیناسین لە ڕێگەوبانە بە کەسێک بگەین پرسیار لە کەسێک بکەین یان لە دام و دەستگاکانە بەم جۆرە پرسیاری کەسێک ئەەکەین کە کەسێک چۆنە. وەکوتمان Wie geht's Ihnen? Wie geht's Ihnen? بەڕێستان چۆنن. Wie geht's Ihnen? بەڕێستان چۆنن. Mir geht's gut, danke. من باشم سوپاس. Mir geht's gut, danke. من باشم سوپاس. بۆ هیوایەی توانی بێتم سوودێکتان پێ بگەێنم تا ڤیددیۆیەکی تر بە هیوای کامەرانی بۆ هەموو لایەک کاتێکی خۆش